إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن سيدنا محمدا عبده ورسوله. اللهم صل وسلم على سيدنا محمد وعلى آله وأصحابه وأتباعه ومن اهتدى بهديه إلى يوم الدين. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد أيها المؤمنون، أوصيكم وإياي أولا بتقوى الله وطاعته. إن الله مع الذين اتقوا والذين هم محسنون. ئازیزان و خۆشەویستان، لەوتاری ئەو ڕۆدا بە پشتیوانی خوای پەروەردگار باسی گرنگی پاراستنی نەفسی ئینسانەکەین. پاراستنی نەفسی ئینسان، گیانی ئینسان، ڕوحی ئینسان زۆر گرنگە، لەبەر ئەوەی ئەو نەفسەی کە ئێمە هەمانە مڵکی خوای پەروەردگارە و ئەمانەتیشە لە دەستی ئێمە، و خوای گەورە گیانی بە نەفس بەخشیە، و ئەو کەونەی کە هەیە کە ئەیبینی ئەو بوونەوەرە هەر هەموو خوای پەروەردگار لە ساڵیحی نەفسی ئینسانی دروست کردیە، لە بەرژەوەندی ئەو ئینسانە درستی کردیە. کە ئەڵەی نەفسی ئینسان مەبەستمان پێ ذاتی ئینسانە بە جسم و ڕوحەکەیەوە، هەردووچیان ئەو پێک هاتە پێی ئەگوترێ نەفس. باقی جزئیاتەکانی دیکەش وەکو عەقڵ و ئەو بیرکردنەوانەی کە هەینی کە لەناو جەستەی مرۆڤدا جێی ئەبیتەوە. لەبەر ئەوەی ئینسان ئەوەندە گرنگە، میحوەری سەرەکیە لە ئیسلامدا و تەوەری سەرەکیە لە قورئاندا. ئەگەر بچینە خزمەتی قورئانی پیرۆز، خوای گەورە زۆر باسی نەفسی ئینسانی کردیە، بە نەفسی ناوهێنایە، بە بەشەر باسی ئەکا، بە بەنی ئادەم باسی ئەکا، بە ئینسان، بە ناس، ئەوانە هەموو باسی نەفسی ئینسانە. نزیکەی 700 جار خوای گەورە لە قورئاندا بەوانەی کە باسم کردن مخاتەبەی ئەو ئینسانە ئەکا، ئەو نەفسە ئەکا، ئەو مرۆڤە ئەکا کە ئێمەین، کە گیانمان لەبەردایە. کەواتەش کەسێک ئەوەندە گرنگ بێ، شتێک ئەوەندە گرنگ بێ خوای گەورە باسی بکەم، بۆیە پاراستنیشی گرنگە. لۆیە ئەو دینە پاکە کە دینی ئیسلامە